وەکو دەزانین دوێنێ دادگای فیدرالی عێراق داوایەکی یەکلا کردەوە کە داواکە بە مەبەستی یەکلاکردنەوەی با بڵین یاساییبوونی و پارەی کە بەغدا دەینێرێ بۆ هەرێمی کوردستان بەدەر لەوەی کە لە بودجیا دەستنیشان کراوە بڕەپارەیەک ماگانە دەنێرێ ئەنجومەنی وەزیران دەینێرێ بۆ هەرێمی کوردستان دادگای فیدرالی بڕیاری داوە کە ینی دەڵێ ئەم نردنی ئەم پارەیە نایاسایی و نادەستوریە. لە دوێنێەوە گرژیەک دروست بووە سەرۆکایەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەر دوێنێ هێز و لایەنە سیاسیەکان ینی دژ بەم بڕیارە هاتوونەتە دەنگ و دەڵێن ئەمە بڕیارێکی نادروستە دادگای فیدرالی داوێتی. ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکدارا سێکانیانی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراقن. سڵاو لێبێ زۆر بەخێر بێ بەخێر بێ سەرچاو دوای ئەو بڕیارەی دادگای فیدرالی عێراق پەیوەندیەکان هەرێمی کوردستان و بەغدا گۆڕانکاریان بەسەردادێ؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاوش لە بیسەر و بینەرە بەڕێزەکان دیارە ئەتوانین بڵێن ئەم بارودۆخەی کە ئێستا عێراقی تایە بە کۆی پرۆسەی سیاسی و ئەزمموی حکومڕانی حاڵەتێکی ناتەندروستە هەمومانە زوین لە دوای پرۆسەی هەڵبژارنەکان ململانەیەکی تون لە نێوان لایەنە سیاسیەکانەوە چەندین هاوپەیمانەتی دروست بوون و دوجار نەتواندراوەکو پێویست لە کاتی خۆیان حکوومەت تشکیل بکرێت و دوجار ئەم هاوپەیمانەتە نوێی کە ڕاگەیەندرا چاوەڕوانەکرا کە لای کەمی لە کارنامەی حکوومەتە پەیوەندیەکانی نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی بە ئاستێکی باشە بڕۆن بەڵام بەداخەوە هەستەکەین کارنامەکە وەکو پێویستەوە لە سەرەتایە دەرکەوت کە جێبەجێ ناکرێت بەڵام ئەمە پێمانەڵێ کە پێویستە ڕێککەوتنی بەتایبەتی لایەنە کوردیەکان لەگەڵ حکوومەتی مەرکەزیە لەسەر بنەمای دەستور و لەسەر بنەمایەکی یاسایی بێت نەک لەسەر ڕێککەوتنێک کە لە دەرەوەی یاسا یان جۆرێ لە جۆرەکان کە کۆمەڵێک بەڵێن بێن کە بەڵێنی لایەنە سیاسیەکان بن چکە دوجار ئەزانین پێکاتەی ئەنجومەنی نوێنەرانیان پێکاتەی لایەنە سیاسیەکان لە عێراقا گۆڕانی بەسەر داهاتووە چکە خەڵکێکی لە دەرەوەی هاوپەیمانێتێکە لیستی سربەخۆی هەیە یان ئەندامی سربەخۆی یا لیستی جیاوازی هاوپەیمانێتی تر هەیە و لەو لاشەوە ئەتوانین بڵین شەقامێکی ناڕازی تووڕەی زۆر کە لە حکوومەت و لە پرۆسەی خزمەتگوزاری لە عێراقا هەیە هاوڵاتیان نیگەرانن بۆیە پێویستە ئەمە پێمانەڵێ کە ئەبێت لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ هەموو ئەو ڕێکەوتنانی کە ئەیکەن ئەبێ پشت بە دەستور و پشت بە بنەمای یاسایی ببەستن. باشە ینی پێت وایە ئێستا پەیوەندەکان لەسەر بنەمای دەستور نییە ینی بۆ نمونە نردنی و پارەی ماگانە دەستوری نییە؟ ئەتوانین بڵین نردنی ئەو پارەیە کە پێشتر بووە دیارە ڕێکەوتنێک بووە لە نێوان هەردوو لایە و لەسەر بنەمای ڕێکەوتنێک بووە کە حکوومەتی پێشووتر کردوێتی و دیارە ئەم حکوومەتەش بە تایبەتی بەڕێز سوودانی ویستی ئەم هەنگاوە بنێ و کابینە وزاریەکە واروها بەڕێزیان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا لەسەر نردنی بەشی ئەو دوو مانگەی ساڵی ڕابردوو بەڵام دیارە خەڵکێکی ناڕازی هەیە سکاڵای لەسەر تۆمار کراوە کاتێک سکاڵاکە لە دادگای فیدراڵی دوێنێک بڕیاری کۆتایی وەرگرت دیارە چەند بڕیارێکە بووە لە ساڵی ڕابردووە بۆ نردنی ئەو بڕەپارەیە دیارە بڕیارەکە تێبینی یاسایی لەسەر بووە گرفتەکە لەوەدایە ئەتوانین بڵین لە کاتێکا کە حکوومەتی ناوەندی ئەم پارەیە ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان بەرامبەر ئەوەش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک پابندی خۆی هەبێ بە تایبەتی مەسەلەی پاکتاوکردنی مەسەلەی شەفافی داهاتی نەوتی و خاڵە گومرجیەکان داهاتی ناوخۆ ئەتوانین بڵین دیارە دادگای فیدراڵی تێبینی لەسەر ئەوانە هەبوو. باشە لە دوای بڕیارەکەی دادگای فیدرالی و ئەنجومەنی وەزیران دەتوانێت لە سەلاحەتی خۆیان پارەیە بنێرێ یان نەخێر؟ ئێمە دادگای فیدراڵی بڕیارەکانی دوو خاڵی بەهێزی تایە یەکەمیان کە توانای تانە لێدانی نییە واتە باتە بە شێوەیەک دووەمیان ملزیمە ئەبێ هەموو لایەنەکان پابند بن پێوەی ئەم بڕیارەوە لە حکوومەتەکان نەتوانێت هەنگاوێکی لەو جۆرە بنێت لای کەمی ئەگەر بینیشینێت خەڵکێکێ ئەتوانێت جارێکی تر
بڵێ سەرپێکی بڕیارێکی دادگای فیدراڵی کردو. باشە لە مەسەلەی پرسی نۆتوخات شاب دادگای فیدرالی هەر بڕیارێکی تریدا پێشتر ینی دوێنێش حکوومەت هێرێمی کوردستان بەیاننامێکی دەرکرد شەوی ڕابردوو ینی داوا لە ئەنجومەنی وەزیرانەکە لە پابند نەبێ بەم بڕیارەوە. ئێمە ئەبێ ڕاستیەکەی هەمومان بۆ شیارانە مامەڵی لەگەڵا بکەین بە تایبەتی هەرێمی کوردستان بۆ مامەڵی لەگەڵ بەغایە. ئێمە کاتی خۆی کە ئەو بڕیارە لە 15 شوباتە سەبارەت بە پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێم دەرچوو کەوتی نایاساییە ئێمانای وایە تۆ لەسەر چی ڕێکەوتووی لەگەڵ حکوومەتی ناوەندیا لەسەر ئەوەی کە داهاتێکی نەوتتەی ئەی فرۆشی بۆ خۆت و بەشێکی بە مقایسە لەوێ حکوومەت بۆ تەواوەکە ئێکە ئەوە نایاسایی بوو ئەمەش گرفتی بۆ دروستەکە لەبەرەوە ئەمە پێمانەڵەیە ئەبێ بردێکی ڕاوێشکاری بەهێز لە هەرێم لە ڕووی یاساییەوە کاتێک هەر ڕێکەوتنیەکە کرێ خاڵ بە خاڵی ئەو ڕێکەوتنە بخرێتە ژێر چۆنەڵی نەشتەرگەریەکی پسپۆڕی یاساییەوە بۆی نەتواندرێ هیچ تانەیەکی یاسایی لێ بدرێت چونکە دەرکەوت ئەگەر ڕێکەوتنەکان سیاسی بن مەرج نییە یاسایی بن و دوجار گرفتی بە دروست. باشە مامۆسا تۆ پێدوانیان بڕیارە سیاسی بێ یان بڕیارێکی وەکو دەوترێ سەرف یاسایی و دەستوریە. بڕیارەکە ناتوانانی بڵێ سەرف یا سیاسیە بڕیارەکە بە تایبەتی لە بڕیاری دادگای فیدراڵی ئەتوانین بڵێن بڕیارێکی یاساییە بەڵام ئەم پرسیارە دروستە بێ بۆ لە پێشان نێراوە و لە ئێستا گرفتی بۆ دروستە بێ ئەمە پێمانەڵێ زەمن جاری وا هەیە بۆ گرفتەکان بارودۆخی نوێت بۆ ئەخڵقێنێ ئەو زەمانەی کاتێک بووە و ئەو زەمانەی ئێستاش ینی لە پێشا ئێمە ئەتوانین بڵێن یعنی بە تایبەتی لایەنە کوردیەکان بۆ ئەم هاوپەیمانێتی ئیدارەکردنی دەوڵەت کە دروست بوو لە عێراقا ئەگەر لایەنە کوردەکان بەشداریان نەکردا حکوومەت پێک ناهات بۆ سەدرەکان کشابوونەوە ینی پێ دوایە سیشیان بە کورد نەماوە. ئەتوانین بڵین ئەو قۆناغە حکوومەتیش لەوانەیە حکوومەت ئەو نێتی هەبوو بێ هاوکاری ئەم بەشە بینێرێ بۆ هەرێمی کوردستان بەڵام لە کاتێکا کە گرفتێکی لە ڕووی یاساییەوە بۆ دروستە بێ یان تێبینیان لەسەر مامەڵی هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی لەسەر مەسلەی نەوت و فرۆشتن و دەرهێنانی و داهاتی خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆ و ینی ئەمەیە گرفتەکە بۆ دروستەکە تۆ ئەمە ڕێکەوتنیەکە لە بینی چەند لایەنێکی سیاسیە ڕاستە ئەو لایەنە ئێستا حکوومەتی پێکەناوە بەڵام وکوتم کۆمەڵی خەڵکیش لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی ئەو هاوپەیمانێتی هەیە کە تێبینی هەیە لەسەری. باشە بەڕای ئێوە بەغدان پارەی نەنێرێ هەرێمی کوردستان هەڵوێستی دواتری چێ بێ دیارە هەڵوێستێکی بێ هەرێمی کوردستان ئەبێ هەڵوێستی هەبێ بەڵام هەڵوێستەکە ئەبێ هەڵوێستێک بێ بە ئەو پەڕی هەستیاریەوە و ئەو پەڕی بەرپرسیارەتیەوە لەسەر بنەمایەکی یاسایی لەسەر بنەمایەکی دەستوری مامەڵە بکە و پێم وایە ئەبێ مامەڵەیەکی تەندروست لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵی بکە چونکە دوجار بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی هەر حکوومەت ئەبێ جێبەجێ بکە ومە بڕیارەکە لە دادگا دەرچوە بەڵام چێ هەڵستەیە بە جێبەجێکردنی لایەنە حکوومیەکەیە بۆیە ئەبێ هەرێمی کوردستان بە تایبەتیش دوولایەنە دەسەڵاتدارەکە کە بەشدارن لە کابینەکەی سوودانیە ئەبێ زۆر چۆنەڵی کۆک بن و تەبابن لەسەر مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو حاڵەتی کە ئێستا هەستی پێکرێ ئەم پەرتەوازەیە کە لە ناوماڵی کوردیا هەیە زۆر جار هەتا هەستەکەین وەفدەکانیش لایەنێک ئەڕوا بە تەنیاوە هەموو لایەنەکە بەشدارن و لایەنێک بایکۆتی ئەنجومەنی وەزیرانی کردووە کە ئەمە دوجار پێم وایە زەرەر و زیانێ بێ بۆ پێگەی کورد بۆ سەنگی کورد بۆ داواکانی کوردیش. مامۆستا لە لێدوانەکانی دوێنی هەموو بەیاننامەی بەنای حکوومەت هێرێمەوە دەرچووە هەم بەیاننامەی بەڕێز مەسعود بارزانی هەم بەیاننامەی سەرۆکایەتی هەرێم بەڕێز نێسیروان بارزانی دەری کردووە ینی تێدا زۆر توند قساکەن بەرامبەر بە دادگای فیدرالی بەڕێز بارزانی دادگاکە بە محکەمەی سەورەی سەردەمی بەعزە شوبێنێ ئەم لێدوانانە پێ دوایە بێ هیوابوونە لەوەی کە بەغدانیەتی پاک بێ بەرامبەر بە کوردیان چییە؟ بەشێکی لەوانەیە چاوەڕوانی ئەویان نەکرد بێ کە لەم قۆناغەیە ئەمان پێکێنەرێکی سەرەکی بوون حکوومەت و هاوپەیمانێتێکی بەهێزیان هەبووە بۆ ئەم کابینە نوێ تەسەوری ئەویان نەکردووە کە دادگای فیدراڵی لەم قۆناغەیە بڕیارێکی لەو شێوەیە دەربکە بەشێکی تریشی من پێم وایە ئەو توندیە خزمەت ناکە چونکە ئێمە بمانەوەیان نەمانەوێ دوجار لە چوارچەوەی عێراقەکەین
و وڵاتانی دنیاش کاتێ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ئاکەن پێمانەڵن ئێمە لە چوارچەوەی حکوومەتی عراقی و مامەڵە لەگەڵ هەرێماکەن کەواتە بەتایبەتیش بڕیارێک کە بڕیاری دادگای فیدراڵی بێ هیچ لایەنێک عێراقی و کوردستانی هەر دژایەتی بکە پێم وایە بە زیانی خۆمان تەواوە بێت چونکە ئەو لە کاتێکا تۆ دوو نوێنەری کوردیش لە دادگای فیدراڵیە وجودیان هەبووەوە بەشداری دانیشتنەکەیان کردووە لای کەمی نیسابی دانیشتنەکەیان تەواو کردووە و ئەگەر بەشداریان نەکردا لەوانەیە نیسابی دانیشتنەکە باشە مامۆسا ینی پێشتریش داوا کرا و ئێستش داوا کرێ ئەم دادگای هەڵوەشێتەوەڵێن دادگاکە بۆ خۆی دەستوری نییە ڕای ئێوە لەو دیارە ئەم داواکاری هەبوو و پێشتری چەند جارێک ئەم تێبینی هەبوو بەڵام ئەم خۆتەزانی ئەم دادگایش ئەتوانین بڵێن خزمەتی کردووە چونکە تۆ بەرزترین پێگەی قەزاییە لە وڵاتە کە کێشە ناکۆکەکانی نێوان لایەنەکانیان نێنە هەردام و دەستگایە کە دروستە بێ ئەو یەکلایەکاتەوە خۆ ئەگەر دادگایەکیش نەبێ دوجار ئەبێ بەویستی چێ ینی قەزەکان یەکلا بکرێنەوە کە ئەو کاتە لەوانەیە چکە ئێمە لەوانەیە زۆر پرسە بێ وەکو کوردیش دوجار پەنابەرین بۆ دادگای فیدراڵی بۆی ئەگەر هەستمان کرد مادەیەکی دەستوری جێبەجێ ناکرێت یا زوڵمێکی یاسایی لە هەرێمی کوردستان و شایستەکانمان نەکرێت لە داهاتووە من پێم وایە بوونی زەرورە چکە نەبوونی لەوانەیە گرفتی گەورەتر دروست بکە. باشە بەڕستێکدارە پێدوانیە دوای ئەم بڕیارە کورد پێویستیانی مەها بە خۆیدا بچێتەوە هەم لە ڕوویەوەی یەکگرتوو بێ یەکدەنگ بێ هەم چاوێکیش بخشێنێتەوە بۆ داهاتی کە لە هەرێمی کوردستانە ویترەوەندە چاوی لە بەغدانە بێ ئێمە ئەگەر پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پرۆسەیەکی تەندروست بێ و هەنگاوەکانی هەنگاوێکی دەستوری و یاسایی بن هیچ گرفتێکی بۆ دروست نابێت. ڕاستە ئەوان لەوانەیە نارەکانمان لە کەمی نابن بۆ ئەوەی بەشێک یعنی لە عقلێتێکی ناوی بنین عقلێتێکی ئەوەی کە دژی ئەزمموی هەرێمی کوردستان بێت لەوانەیە نەزعەیەکی وابێ بەڵام لە کاتێکا کە تۆ هەنگاوەکانت هەنگاوێک بوون باکت بە کەس نەبوو بەڵام لە کاتێکا تۆ چۆنەڵێ هەنگاوەکانی خۆت یا ئەزمموونەکەی خۆت بەترسی ئەوەی لەسەرەکە لە ڕووی یاساییەوە یا لە ڕووی دەستوریەوە گرفتی بۆ دروستکەی تۆ ئیشەکانی خۆت باش بکە دوجار ئەگەر ئەو ویستی گرفتت بۆ دروستکە ئەتوانی تۆش بەڕاستی سکاڵا لە دادگای فیدراڵی تۆمار بکەی و هەروەها ئەتوانی بەڕاستی لە نەتەوە یەکگرتوەکان و ئەتوانی لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە پەیوەندە دیبلۆماسیەکان لەگەڵ وڵاتانی دنیا ئەم حەقیقەتیان پێ بڵێ بەڵام لە کاتێکا کە تۆ پرۆسی دەرهێنانی نەوتت ئەوە لەو لاوە بڵێن نایاساییە و پێچەوانەی ئەوەیە لەو لاوە وەکووتمان هەر لە ناوخۆی هەرێما گرفتە ئێستا گرفتەکە ئەوەیە بەشێکی زۆر لە ئەوانەی کە بەشدارن لە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە تێبینیان لە ئەدای حکوومەتی هەرێمی کوردستانەیە جا ئێمە بۆ لۆمەی بەڕاستی لای کەمی نارەکانمان بکەین. باشە وەکو دو پرسیارە مامۆسا ئەو بڕیارەی دوێنێ دادگای فیدرالی لەسەر داوایەکی پەرلەمانتارێکی گەنج بڕیارەکەیەک لا کراوەتەوە تا چەندە ئەزممون و شارەزایی پەرلەمانتارەکان زۆر گرنگە لە دۆسیەکاندا ینی چاوکراوە بن شارەزاییانە بێ بە دڵنیاییەوە ئەبێ پەرلەمانتار بە تایبەتی لە بواری خۆیان پسپۆڕێکی باشی هەبێ بۆ ئەوی بتوانێت خزمەتێکی باش بکە و ئەمەش پێمانەڵێ کە بە تایبەتی لە عێراقا نەک جاری وایە پەرلەمانتارێک لەوانەیە هاوڵاتیەک ئەگەر بێوێ سکاڵا لەسەر لایەنێک تۆمار بکە ئەگەر بەڵگەکانی بەهێز بێ ئەگەر لە ڕووی یاساییەوە چۆنەڵی توانای برنەوەی هەبێ پرۆسەکە بە قانجازی ئەو تاوا بێ لەبەرەوە ئەکرێ ئێمە سوود لەم حاڵەتە ببینین نەک زۆر جار بە دژایەتی لە قەڵەمی بدەین ئەو بەشەی کە ئێمە وەکو وتمان ئەکرێ هەرێمی کوردستان ئەزمموونێکی حکومڕانی تەندروست هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی دەستوریەوە چونکە ئێمە کێشەی ترمان ماوە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە هەر ئەمە نییە ئێمە کێشەی ئەوە سا بودجە دێتە پێشەوە ئایا ئەمە گرفت بۆ بودجە دروست ناکە ئایا متمانین لێوان لایەنە سیاسیەکان هەڵبەز و دابەزێکی زۆری تێناکەوێ متمانەکە دانابەزێ دوجار اینجا ئێمە ناوچە جێناکۆکانمان هەیە ئێمە مادەی 140مان هەیە ئێمە شایستە داراییەکانی ترمان هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوە ئەبێ ئێمە زۆر بەوریایەوە بە تایبەتی لایەنە کوردیەکان کۆدەنگ بن یەکدەنگ بن و چۆن ڵێ بردێکی ڕاوێژکاری پسپۆڕیان هەبێ بۆ ئەوەی بۆ هەر پرسێک کە دێتە پێشەوە بە ئەو پەڕی توانە و هێزەوە مامەڵی لەگەڵا بکرێت.
زۆر بەڕێز داراستەکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بە ئامادەبوونت. سپاس بەڕێوەکردنەوەکان. زۆر سپاس لەخێر بی.